بۆیە سبەی سبەینەکەی زوو بە ئامێری گەورەی شارەوانی چ بە شۆفەڵ و قەلابێ چ بە تانکەر بێ دەرچەکانی ئەو جسرە دەگیرێ بن ئەو جسرە دەگیرێ بەڵێ بنسری سەیداوە دەگیرێ تاوەکو ئێمە خۆمان ڕێگری لە هیچ ئامێرێکی ئۆتۆمبیلێکی شخصی هاوڵاتیان بکەین لەوێ ڕای بگرن. کاک ژەرساو لێ بدەمێت پێم بڵێ ئامادەکاری چیتان کردو بۆ ئەگەری ڕوودانی لافا و یاخود بارانی بەخۆر؟ بڵێ تیمەکانی شارەوانی هەر لەگەڵ سەرەتای وەرزی زستان هەڵمەتی خاوێنکردنەوەی ڕۆژانەی چاڵەکانی ئاوەرگرتنمان کردووە بە دڵنیاییشەوە لەو کاتێک کە هۆشداری دەدرێت کە شەپۆلێکی بارانبارێنی بەخڕ بەڕێوەیە بە دڵنیایەوە تەواوی تیمەکانی شارەوانی و تەواوی تیمەکانی حکوومەت لە ئامادەباشی دەبن بۆ خاوێنکردنەوەی چاڵەکانی ئاوەرگرتن ڕێڕەوە سروشتیەکان بۆ ڕێەکانی ئاوەڕۆ و ئەو شوێنانەی کە خاڵی لاوازن یاخود پێشتر ئاوی تێدا کۆبووەتەوە بە دڵنیایەوە ئامێرە گەورەکانی شارەوانی تێزا جێژیر دەکرێت بۆ ئەوی خوا نەخواستە لە حاڵەتێکی نەخوازرا و تیمەکان بە ئاسانی بگەن بەو شوێنانە و یارمەتی هاوڵاتیان بدەن لە کاتی کۆبوونەوەی ئاو. باشە ئەو ئامێرانە چینکە لە حاڵەتی ئامادەباشیدانران ئامێری گەورە و بچووکە گەر بم باسکەی؟ بڵێ ئامێرەکان ئامێری ڕاکێشانی ئاوی قورس تانکەری سەحری پێداوەکترێ شۆفەڵی گەورە شۆفەڵی گچکە ئەو سێ ئامێرە زۆر کاریگەرن بۆ ئەگەر لە کاتێکدا کۆبوونەوەی ئاو هەبوو بتوانرێت بەهانای هاوڵاتیانەوە بچین و بەدڵنیایەوە تیمەکانی تری حکوومەتش چ لە بەرگری شارستانیە چ لە ئاوەڕۆیە چ لە تیمە تەندروستیەکانە بڵنەوە هەمووشیان لە ئامادەباشیدان بۆ هەر ڕووداوێکی نەخوازراوە. باش کاک ژاردەمێت پرسیاری سری سەیداوە یاخود پردی سەیداوە بکەم کە ساڵانە لەوێ شۆفێرێکی زۆر ئۆتۆمبیلەکانیان زەرمەند دەبێت ئەم ساڵ چیتان کردو بۆی ئۆتۆمبیل لەوێندەر زەرمەند دەبن هاوڵاتیان زەرمەند دەبن لەو شوێنە؟ بڵێ ئێمە هەموو ساڵێک هۆشداریمان دەدایە هاوڵاتیان کە لە کاتی بوونی باران لەوێ ڕانەوەستن بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پابەند نەدەبوون بەو بڕیارە بۆیە ئەم ساڵ و پارش ئەو بڕیارەمان جێبەجێ کرد کە ئێمە خۆمان هەموو دەرچەکانی ئەو ژێرپردە دابخەین بە ئامێرەکانی خۆمان تاوەکو ڕێگە نەدەین هیچ هاوڵاتیەک ئامێرەکانی ئۆتۆمبیلەکانی خۆی لەوێ ڕابگرێ بۆیە سبەی سبەینەکەی زوو بە ئامێری گەورەی شارەوانی چ بە شۆفەڵ و قەلابێ چ بە تانکەر بێ دەرچەکانی ئەو جسرە دەگیرێ بن ئەو جسرە دەگیرێ بەڵێ بنسری سەیداوە دەگیرێ تاوەکو ئێمە خۆمان ڕێگری لە هیچ ئامێرێکی ئۆتۆمبیلێکی شخصی هاوڵاتیان بکەین لەوێ ڕای بگرن. زۆر باشە کاکجار تیمەکانتان لەکێوە چونەتە حاڵەتی ئامادەباشی بۆ ئەگەری بارانبارینی بەخۆر و لافاوە؟ ئێمە دوێنێ هەڵمەتێکی زۆر فراوانی خاوێنکردەوەی منهۆڵەکان ئەنجام درا ئەو ڕۆژ ئەو کۆبوونەوەی کە کرا کۆبوونەوەی لایەنی پەیوەندیدارەکان کرا بۆی ئەنجامدانی کاری پێویست و لە سبەینەوە لەگەڵ دەستپێکردنی شەپۆلەکە و لەگەڵ دەستپێکردنی ئەو بارانە بە دڵنیایەوە تەواوی تیمەکان لە ئامادەباشی دەبن هەتا وەکو ڕۆژی پێنجشەم کە کۆتایی شەپۆلەکەیە.